بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت لەم بەرنامەیەدا قسە لە سەردۆخی ئێستای سیاسی هەرێمی کوردستان دەکەین و لەسەر چەند پرسیارێک دەوەستین بە تایبەتی پرسیاری ئەوەی کە ئایا بەڕاست بابەت و پرسی شەراکەتی سیاسی لە هەرێمی کوردستان فەشەلی نهێناوە تووشی شکست نەبووە و ئایا ئەوەی کە دەگوترێ بە پلەی یەکەم بەرپرسیارە بەڕاست پارتی دیموکراتی کوردستانە بەو اعتیباری کە دەیەوێت هەموو شتێک قوت بدا یاخود ئەوە هێزەکانی دەرەوەی پارتی دیموکراتی کوردستانن کە وەک دەگوترێت لە ڕاستیدا خۆیان بێ جوڵەی سیاسی و بێ ڕوئیا و بێ پرۆژن و هەروەها قسەش لەسەر ئەوە دەکەین لە ئەگەری بەردەوامبوونی ئەم دۆخە کە لە ئێستادا هەموو لا دەزانین چۆنە دۆخی سیاسی هەرێمی کوردستان دەشێت بەرەو کوێی تر بڕوات لەگەڵ هەریەک لە بەڕێزان لە ستۆدیۆی هەولێری پایتەخت کاک هەنگاو هاشیم هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان و لە ستۆدیۆی سلێمانی کاک کاروان یاروەیز ڕۆژنامەنووس هەروەها کاک زانای تۆفیق بەک چاودێری سیاسی بەخێرهاتتان دەکەم زۆر سوپاستان دەکەم زۆر سوپاس کاک کاروان با لە بەڕێستەوە دەست پێ بکەم هەڵبەت لە دوای هەموو ئەوەی کە ڕوویدا کە نامەوێت بەڕاستی بچمەوە سەری چونکە کاتی بەرنامەکەمان دەگوشێت و هەمووشمان دەزانین چی ڕوویداوە و ئێستا یا لانی کە لە ئێستادا لە ئێستایەکدا دەژین بە نەتیجە بەڕای بەڕێز ئێمە نەگەیشتوین بەوەی کە بەڕاستی قسە لەسەرەوە بکەین کە پرسی شەراکەتی سیاسی لە هەرێمی کوردستان دووچاری فەشەلێکی زۆر زۆر گەورە بۆتەوە. بەڵێ سوپاس دیار لە دوو ساڵی ڕابردوودا بەهۆی ئەو کێشانێکە لە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان ڕوویدا کۆی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان تووشی ئیشکالەتی گەورە بووە و لە نەتیجەش هەم ئشکالەتەنە ڕنگدانەوەی لەسەر کۆمەڵک جومگەی سەرەکی لە حکومڕانی هەبووە لە هەرێمی کوردستان بۆ بەتایبەتی وای کرد کە قەیرانی دارایی پتر لەوەی کە قەیرانێکی دارایی بە بوعدێکی سیاسیش وەربگرێ لەبەرەوە ئێمە من پێم وایە ئەو قۆناغی کە هەمان بوو کە پێی دەوترا قۆناغی حکوومەتی بنکە فراوان بەهۆی ئەم کێشانەوە بەهۆی قوڵبوونەوەی ناکۆکیەکانەوە بەهۆی کە لەم دوو ساڵی ڕابردوودا نموزەجێکی جوانی پێشکەش نەکرد ئیتر کاتیەوەی کە قۆناغێکتر لە ژیانی سیاسی لە هەرێمی کوردستان دەست پێ بکەین و لە نەتیجە ئەم قۆناغا بێ بەهۆیەوەی کە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان کاراب بێتەوە و حزب و لایەنە سیاسیەکان بتوانن هەریەکە بە گوێرەی پێگەوە گوێرە بەشداری سیاسی خۆی ڕۆڵی هەبێ لە چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان. زۆر چاکە من لە قسەکانی بەڕێز دوات تێگەیشتم کە حکوومەتی بنکە فراوان لە نەتیجەی قوڵبوونەوەی ناکۆچی نێوان هێزە سیاسەکان فەشەلی هێناوە ئایا نەدەکرا ئەم ناکۆشیانە لە نێو حزبەکاندا بمابایەوە و نەبرێتە ناو حکوومەت بەو اعتیباری کە حکوومەت بریتە لە کۆمەڵە جونبە و دەستگایە کە دوجار لانی کەم لە هەرێمی کوردستان دەستگای خزمەت گوزاری. بەڵێ هۆ لە ڕاستیەکە ممانێ بڵین ناکۆکی سیاسی هەبێەوە ئەم ناکۆکانە احتفاظی پێوە بکرێن نەچێت ناو حکومڕانیوە زۆر تەناقوزە لەبەر لە نتیجە حکومڕانی و پرۆسی سیاسی دووشتی لێک جیاواز نین و بە تایبەتی ئەو حزبانەی کە بەشداری حکوومەتی بنکە فراوانیان کردووە لەسەر ڕێکەوتنێکی سیاسی پێشتر پێکهاتون و دوایی کابینەی بنکە فراوان تشکیل کراوە من پێم وایە نەک ناکۆکێک سیاسیەکان کاریگەری لەسەر حکوومەتی بنکە فراوان هەبوو بەڵکو کاریگەری گەورەی لەسەر چۆنێتی چارەسەرکردنی کێشەکانی ئێمە لەگەڵ بەغا هەبووە چارەسەری کاریگەری گەورەی لەسەر گوزرانی خەڵکی کوردستان هەبووە و وەزع سیاسیکە کاریگەری لەسەر کۆی بوارەکانی ژیان لە هەرێمی کوردستان جێهێشتووە من پێم وایە بێ کە ناکۆکی سیاسیەکان بەلایەک و بەبێ ناکۆکی سیاسی بچینە حکومڕانیوە تەسەوڕەکەم تەناقوزێکی گەورە بێ. زۆر چاکە ئەگەر هەولێر حازر بێ کاک هەنگاو هاشیم دەمەوێت ئەوە لە بەڕێز بپرسم دەگوترێت کە فعلەن لەم ساڵانەی دواییدا دەرفەتی گەورە هەبوو بۆ ئەوەی تەجروبەیەکی ڕاستەقینەی شەراکەتی سیاسی بکەین لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە دوای ئەوەی کە 5 حزبە سەرەکیەکەی ناو پەرلەمانی کوردستان توانین حکوومەتێکی بنکە فراوان پێک بهێنن بەڵام دەگوترێت هەندێک لە هێزەکان بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان لە سروشتی کار و هەروەها شەراکەتی سیاسی تێنەگەیشت بە جۆرەی ئەو مەرحەلەیە کە هەبوو لە ڕاستیدا لەبەرەوە لە نەتیجەی هەندێک ممارەسەی هەڵەشەکارانە ئەم ئەزمونە کە دەشیا یعنی شتی لەسەر دروست بکرێت فەشەلی هێنا بەڕێز لەو بارەوە دەڵێ چی؟
بەڵێ سەرەتا سڵاو لێەوە و لە بینەرە بەڕێزەکان دیارە ئەگەر باس لەم کابینەیە حکوومەتی هەرێمی کوردستان بکەین کە کابینەیەکی بنکە فراوان بوو و ئەو 5 حیزبە براوەی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان لەم خولەدا بەشداریان تێدا کرد. ئەم کابینە خۆی لە خۆیدا ئەو لایەنانەی بەشداریان تێدا کرد هەریەکە و بەرنامە و پرۆژەی خۆی هەبوو لە حکومڕانیدا و بەپێی ئیتیفاقی لایەنەکان پێک هات و ئەو کێشانەی دواتر کە ڕوویاندا لە دوای 12 ئۆکتۆبەرەوە بەڕێز ئاماژت بۆ کرد کە بەهۆی هەندێک کاری بزوتنەوەی گۆڕانەوە بوو لە ڕاستیدا پەیوەندی بە بزوتنەوەی گۆڕانەوە نەبوو بەڵکو کێشەیەکی یاسایی هاتە پێشەوە کە ئەمە ئەرچی پەرلەمانی کوردستان بوو چارەسەری بکە ئەنجا ئەگەر سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بەدەست بزوتنەوەی گۆڕانەوە باە خودت بەدەست هەر لایەنێکی دیکەەوە باید دەبایە ئەم پرسە یەکلایی بکردبایەتەوە چونکە ئێمە خۆمان دەزانین کە پەرلەمان یەکێک لە ئەرکە گرنگەکانی ئەرچی تەشریعیە واتە یاسادانانە پرۆسەی سەرۆکایەتی هەرێمیش یاسادانان بوو بەڵام بەداخەوە لایەنی بەرامبەر کە پارتی دیموکراتی کوردستان بوو سەرۆکایەتی هەرێمی کوردستانی بەدەستەوە بوو نهاتە ئەوەی کە بێت سازانێک لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بکات بۆیە لە دوای ئەمە ئەم ڕووداوانەی بە دوای خۆی داهێنا و بزوتنەوەی گۆڕان بە تەحەداوە دەڵێم هیچ هەڵەیەکی نەکرد ئەوەندەی لە ناو حکومڕانی هەرێمی کوردستاندا بوو بەڵکو هەموو توانە وجودی خۆی بەکارهێنا بۆەوەی چاکسازی بکات لە ناو حکومڕانیدا بە گوێرەی ئەو بەرکەوتەیە کە بەری کەوتبوو لە ڕاستیدا بە گوێرەی ئیستحقاقی ئینتیخابیش نەبوو بەڵام بزوتنەوەی گۆڕان زۆر موسیر نەبوو لەسەر ئەوەی کە بە گوێرەی کێشەی نەبوو لەسەر ئەو دابشکردنی پۆز ئەگەر زۆریشی بەرنەکەوێت بە گوێرەی ئیستحقاق نەبێ بەڵکو ئەوەی لای ئەولەویەتی لای بزوتنەوەی گۆڕان بۆ بریتی بوو لە چاکسازی لە حکومڕانی هەرێمی کوردستان و هەروەها بنیادنانی سیستەمێکی حکومڕانی تەندروست لە هەرێمی کوردستان و باشترکردنی بژێوی خەڵکی هەرێمی کوردستان و بنیادنانی کۆمەڵگەیەکی شارستان و هەروەها بنیادنانی حکومڕانیەکی تەندروست کە بە شێوەیەک ببێتە هۆی پێشکەوتنی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستاندا بۆیە بەشهەبوونی سیاسی یاخود بڵێن بەشداربوونی سیاسی لایەنەکان پێویستە لە پرۆسەی دیموکراسی سیاسیدا بە گوێرەی بەرکەوتەی هەڵبژاردنەکان بێت ئەگەر بێت و ئەمە ڕەچاو بکرێت ئەوە هەموو لایەنەکانی بەشداری لە پرۆسی سیاسیدا دەکەن بە گوێرەی قەبارەی خۆیان ئەرچیان دەکەوێتە سەر و جگە لەمەش ڕکابەری و چێبڕچێ دێتە ئاراوە بۆی هەر لایەنە و بە گوێرەی ئیستحقاق و بە گوێرەی قەبارەی خۆی باشتری خزمەت پێشکەش بە کۆمەڵانی خەڵک یاخود پێشکەش بە کۆمەلگا بکات ئەمە لە پرۆسە دیموکراسیە پێشکەوتوەکاندا بەدی دەکرێت بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان بەشهەبوونی سیاسی بە شێوازی دیموکراسی نەبووە بەڵکو بریتی بۆ لەوەی کە ڕنگدانەوەی دوو ئیدارەی تاوەکو ئێستا هەبووە بۆ نمونە لە زۆنی زەردا باڵادەستی لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و لە زۆنی سەوزیشدا لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بووە تاوەکو ئێستا نەتواندراوە ئەم دۆخە تێپەڕێنرێت بە شێوازێکی تەندروست و باش. زۆر چاکە کاگە زانە دەبێت لەسەر دواقسەی کاک هەنگاو بوەستم حەزناکی ئەمە جەوهەری کێشەکەی لە هەرێمی کوردستان ئەوەی کە بەشداری سیاسی شەراکەتی سیاسی بەشەبوونی سیاسی وەکو بەڕێزیان ئاماژەی پێکرد لەبەرەوەی لە منتەڵەقی ئیستحقاقی هەڵبژاردن نەبووە یعنی لەو چوارچێوەیەدا مامەڵی لەگەڵدا نەکراوە لە بنەڕەتدا و بە شێوازێکی دیموکراسیانە قوبوڵ نەکراوە ئێمە دوجار نەبووین بەوەی کە هەست بکەین کە فعلەن شەریکین لەوەی کە هەیە لە منتەڵەقی بەخشینەوە هەست دەکەم ینی مامەڵی لەگەڵدا کراوە ئەوەندەی کە پێشێکی من سوپاسی بەڕێز دەکەم و بە خێراتنی هاوڕێیانیش مەکەم من بە جۆری کە بەڕاستیەکەی تێگەم لە شەراکەتی سیاسی لە هەرێمی کوردستانە ئێمە بەداخەوەڵێم تەمان هەموو لایەنە سیاسیەکان بە پارتی دیموکراتی کوردستانیشەوە ئێمە لە شەراکەتی سیاسی نەگەیشتوین ئەگەر ئێمە ئەو میعیارانە سیر بکەین کە لە دنیای پێشکەوتنە یاخۆ لە هەندێک لە وڵاتەکانی چواردەوری ئێمەدا با بڵێن شەراکەتی سیاسی عینی کراوەتە ئەساسی ئەنزیمەی سیاسی شەراکەتی سیاسی بریتی نییە لەوەی کە هەموو حیزبە سیاسیەکان بەشدار بن لە سیستەمی بەڕێوەبردنە ئەمە خاڵێکی جەوهەریە کە بەداخەوە لە هەرێمی کوردستانە ئەم مەفهومە وەکو خۆی نەگەیشتووە لای ئێمە وا ینی با بڵێن
ڕوئیاکە وایە شەراکەتی سیاسی بریتە لەوەی کە لە هەموو حیزبە سیاسیەکان هەموو فۆرمە سیاسیەکان بەشدار بن لە سیستەمی بەڕێوەبردننا کامە هەڵەیەکی گەورەیە لە نظامی سیاسیکی تەندروستە یان لە نظامێکی سیاسی دیموکراسیە هەندێک ئەحزاب ئەوانەی کە با بڵین لە ئینتیخاباتەکانە دەیبنەوە لە هەڵبژاردنەکانە دەیبنەوە بەشدارن لە تەشکیلکردنی حکومەتە بەشیشان ئەچنە دەرەوەی حکومەتەوە بن بە ئۆپۆزیسیۆن لە با بڵین لە ناو ئەو وڵاتانەدا هەرچەنە لە هەرێمی کوردستانە مەسلەی ئۆپۆزیسیۆنیش جارێکی کە کۆمەڵی قسەی کە هەڵەگرێتەوە هەندێک لایەن وەکو معارەزە سەر و سەرچاو بەشدارن ناوزیمەی سیاسیا ئیش دەکەن معارەزە و با بڵین ئۆپۆزیسیۆن و لەگەڵ بەرهەڵسکار ئەمە دوو مەفهومی جاریکە جیاوازن هەندێک جار لێرە لە هەرێمی کوردستانە کە بەداخەوە من ئەمێ تێبینی لەسەرەوە بدەم ئۆپۆزیسیۆن وا تێگەیشتون کە دەبێت ستراکچەری حکومەت بڕوخێنرێت ئەمە هەڵەیە تۆ ئاساییەکە با بڵین ئۆپۆزیسیۆن بی لەناو ئەنزیمەی سیاسیە بە ئاساییە لە خاڵێک لە پۆنتێکی هاوبەشە لەگەڵ ئەو ئەحزابانەی کە بەشدارن لە حکومەتی با بڵین ئێماڵین حکومەتی هەرێمی کوردستانە ئاساییە تۆ لەگەڵیان نابی بەڵام لە هەندێک دیویکەیە ئاساییە تۆ جیاوازبی لەگەڵیانە لە هەرێمی کوردستانە شەراکەتی سیاسی بەوە ئەبینرێتەوە کە دەبێت یەکێتی پارتی بزوتنەوەی گۆڕان لایەنە ئیسلامیەکان هەموو لە نام حکومەتە دابن ئەگەر یەکێک لەم ئەحزابانە لە دەروی حکومەتی هەرێمی کوردستانێ ئەمە واتە کۆتایی شەراکەی سیاسیە کاکزانە قسەمان لەسەر ئەوەیە کە ئەم پێنج حیزبە بە نەموسە زۆری بگرین لە ناو حکومەت دابوون حکومەتی بنکەفراوانیان پێکەناوە بەڵام ئینتیباعەکەی ئینتیباعێکی عاملانی کەم لای جەماوەری ئەم چوار حیزبە کە شەریک نین لە دەسەڵات من پرسیارەکە بە ئاوا بکەم باش تاورد بم زۆر چاکە ئێمە تەجربەیەکمان لە بەرچاوە ئەم تەجربەیە هەموو لایەنە سیاسەکان بەشدارمون لە حکومەتی هەرێمی کوردستانە و تشکیلی حکومەتی هەرێمی کوردستان عنی منەوەنی بزانم پارتی دیموکراتی کوردستان ئیشی بە معادلە ماتماتیکیەکە نەکرد چونکە پارتی لە ئینتیخاباتە براوە بوو پارتی دەیتوانی لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستانە یاخود لە دەروی یەکێتی نیشتمانی کوردستان لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە با بڵین ئێتیلافێک دروستکەن و حکومەت دروستکەن واتە حکومەتەکە بۆ حکومەتی یا پارتی یا بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانی کە ئەچونە دەروی معادلەی حکومەتەوە پارتی ئیشی بەمە نەکرد و هەموو لایەنە سیاسیەکان بە پارتیشەوە هاتن حکومەتێکی بنکەفراوانیان تشکیل کە لە هەرێمی کوردستانە و نەتیجەی حکومەتێکی فاشیلی بنکەفراوان ئەوە نەتیجەکەی دیکەی بینینەوە کە معاش مامۆسایان و با بڵین فەرمانبەران موچەیان نییە واتە سیستەمی بەڕێوەبردن لەسەر ئەساسێکی حکومەتێکی بنکەفراوان بۆمان دەرکەوم تەجروبەیەکی فاشیلە ینی تەجروبەیەک نییە کە ئێمە بتوانین پشتی پێ ببەستین پرسیاری حەقیقی ئەوەیە کە ئێستا ئەکرێت ئێمە لە دۆخێکی خراپداین ئێستا تەجربەیەکی فاشلمانەیە کە پێوتێ حکومەتی بنکەفراوان لە ئێستادا کە نەیتوانی شەراکەتی سیاسی دروستکە بەڵام ئەو شەراکەتە سیاسی کە من عنی وچە نەزەری منی لەسەر لە ئەساسی جار شەراکەتی سیاسی نەبوو کاک شۆڕ شەراکەتی سیاسی منۆکو ئاماژەم بەدا بریتی نییە لەوەی کە هەموو حیزبێکی هەموو ئەحزاب سیاسەکان ئیلا بێ لەناو حکومەتی هەرێمی کوردستان نابن ئەمە بڕوان پێ بکە لە هیچ سیستەمێکی با بڵین ئەگەر نیمچە دیموکراتیش بێ نییە بەڵام نەمێت پەیامەکەم تەواو بکەم ئێمە لە عنی پرسیاری حەقیقی ئێستا لە هەرێمی کوردستانە بریتیە لەوە ئێمە دۆخێکی خراپمان هەیە دۆخێکی اقتصادی خراپمان هەیە مامۆسایان فەرمانبەران موچەیان نییە ڕۆژ بە ڕۆژ با بڵین ئەوەی کە بەداخۆ من حەز ناکەم ئەموشێ زۆر بەکاربێنمەوە متمانی سیاسی لە ناو حیزبە سیاسیەکانە نەماوە و هێزی لێکتێگەشتن و دانیشتنیان کەم بۆ تۆ بە ئاستەیە کە ئەتوانم بڵم تا ئەندازەیەک جەراعەتی سیاسی دانیشتن و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ یەکتریدا زۆر کەم بۆتەوە هەرچەنە لە دوای با بڵین پرۆژەکەی سەرۆک بەرزانی کە جاری کە پێویستە تەغیرات بکرێتەوە لە سەرۆکایەتی پەرلەمانە لە سەرۆکایەتی حکومەتە لەگە سەرۆکایەتی هەرێمی کوردستانە جاری کە ئومێدێک هاتۆتەوە ناوەوە گرنگە ئێمە ئەمە بە هەند وەربگرین ئەم پرۆژەیەکی گرنگە ئەوەی من بزانم پیادی پارتی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان ئەیانوێ بەجددی ئەگەر نەشتوانین هەلێک یا حلولێکی تاو بۆ هەموو کێشەکان بدۆزینەوە ئەقلشی ئێمە دەتوانین ئەم پرۆژەیە بکەینە دەستپێکێک بۆ چارەسەرکردنی بەشێک لە ئەزماتی سیاسی و بەشێکی لە ئەزماتی اقتصادی زۆر چاکە کاک کاروان ئەوەی کە حکوومەتی بنکەفراوان نەتوانێت لانی کەم ئەو ئینتیباع لای پانتاییەشی باشی جەماوەر دروستکە کە شتێک لە شەراکەتی سیاسی هەیە لە هەرێمی کوردستان و هەروەها کۆبوونەوەی فراوانتر یان پێکاتەی فراوانتر کە جاروبار لە ڕێگەی ئەنجومەنی باڵای حیزبەکانەوە ینی تەرەحکراوە و ئیشی لێکراوە دیسان ئەمیش ئەم ئینتیباع دروست نەکاکە لە هەرێمی کوردستان شەراکەتی سیاسی هەیە بەڕای بەڕێز ئەگەر هەم ئەمانە ینی شتێک دروست نەکە دەبێت چی درستی کات وەڵام پێم وایە کە لە سەروبەری تشکیلکردنی حکوومەتی بنکەفراوان کە پێشتر با بڵێن لە پێشدا
ئەوە نەبوو ینی بیرۆکەوە نەبوو کەم حکوومەتە بن کە فراوان بێ وەی کە شیعاری حکوومەت یەکێتی نیشتیمانی با بڵێن بەرزکردەوەی کێتی بوو کە داوای حکوومەتی بن کە فراوان بەشداری هەموو لایەنە سیاسەکان بکرێ و من سێرم لە دێ لەو کات لە سەروبەندی تشکیلکردنی حکوومەتە ئامەندە قسە لەسەر ژمارەی وەزارەت ژمارەی مدیر عام ژمارەی بەڕێوەبرایەتەکان بوو ئەمە قسە لەسەر نەبوو کە کارنامەی حکوومەتە چی ئەبێ ئایا حزبانە وەکو کاکزانە وتی شارەکەتی سیاسی ئەوەیە لە حکومڕانیە یەکی چەند وەزارەتیان بەرەکەوێ یاخود ئەوەیە کە پرۆژێکی هاوبەش بێ پێکەوە ئەم وڵاتە بەڕێوە برن لەبەر ئێمە ئەزانی ینی بەژماری وەزارەت نییە ڕەنگە تۆ وەزارەتەکانت لە پارتی زیاتر بێ کە کورسی زیاترە ڕەنگە لە یەکێتی زیاتر بێ بەڵام ئایا ئەوەی کە گرنگە ئەم حزب لایەنە سیاسیانە ئەتوانن هەمویان پێکەوە مەلەفە گرنگەکانی حکومڕانی لە وڵاتە بەڕێوەبەر گرنگەکانە ئەتوانن بەشدار بن هەزناکی ئەمە ینی شەراکەتی سیاسی لە هەرێمی کوردستان خستۆتە ژێر پرسیارەوە من دەسەڵکم کێش وەکو وتم کێشەی سەرەکی ئەمە بوو بە بزوتنەوەی گۆڕان شەوکاکە هەنگاو باسی کرد خۆکە ئەلانی اتفاقی یەکێتی یەکێتی و با بڵێن گۆڕان و پارتی کرا لەسەر بەشداریکردنی حکوومەت لە مانگی نیسان هێشتا یەکێتی قەراری نەدابوو بێتە حکوومەتەوە یعنی هێشتا قەراری نەدابوو ئەگەر یەکێتی ناتایەتە حکوومەتەوە دوای نەتیجەی انتخاباتی 2014 عێراقانی هاوکێشە سیاسیەکان بەهۆی بەرزبوونەوەی دەنگکانێکێتی گۆڕانکاری بەسەر هات ئەگەر یەکێتی لە حکوومەت دەبووە ڕەنگە بە حکوومەتی بنکە فراوانش دروست نەبووایە ینی ئەوە با بڵێن ئێمەوەی کە گرنگە دەبوو هەم بزوتنەوەی گۆڕان و هەم لایەنەکانی تر لەگەڵ پارتی وا ڕێککەوتیان کە ژمارەی وەزارەتەکان گرنگ نییە ئەوە گرنگە کە چۆن مەلەفە گرنگەکانی وڵاتەوە چۆن هەموو بەشدارە بن لە دروستکردنی بڕیارەوە چۆن هەموو بەشدار بن لە ڕێگەڕێژکردنی سیاسەتی بەڕێوەبردننی وڵاتە و چۆن هەموو بەشدارە بن لە ئیدارەدانی مەلەفی نەوت و مەلەفی علاقاتی خارجی و علاقاتی ئەمە بەغا بەلای منەوە گرنگە گینە ژماری وەزارەتەکانیش لە مەسەلەکان ناگۆڕێ زۆر چاکە کاگێ هەنگاو بەڕێزێک لە یەکێ لە ڕۆژنامە ئەهلیەکان بابەتێکی نووسیوە تێیدا باس لەوە دەکا کە یەکێ لە هۆکارە هەر سەرشەکانی ئەوەی کە پرسی شەراکەتی سیاسی لە هەرێمی کوردستان کارانیە و احتیکاری دەسەڵات و سوڵتە لە هەرێمی کوردستاندا هەیە دەگەڕێتەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەو ئیعتیبارەی کە ئەم هێزە وەک هێزێکی متحەدی ڕکابەر لە بەرامبەری پارتی چیدی ینی نەماوە و ئێستا ئەم هێزە بە قسەی ئەم نووسەرە بەڕێزە بێت ڕۆڵێکی قسەی ئەمە ینی تەبعی و پاشکۆیەتی بۆ پارتی دیموکراتی کوردستان هەیە پێرەچێ قەتع بوو بێ باش دەگەڕێمەوە دواتر ئەگەر هاتەوە ئەم پرسیارە ئاراستی ئەو دەکەم لی دەگەڕم لەم پرسیارە کاکزانە پارتی دیموکراتی کوردستان ئەگەر نەڵێم هەمیشە بەڵام لە زۆربەی جارەکاندا تۆمەتبارە بەهۆی کە لە ڕاستیدا باوەڕی بە شەراکەتی سیاسی نییە و هەر قسەکردنێکی ئەم هێزەش لەسەر شەراکەتی سیاسی لە ڕاستیدا قسەکردنێکی شکلیە چونکە ئەم هێزە دەیەوێ یان نەکردێوە دێ کار لەسەر ئەو دەکە کە هەموو شتێک خۆت بدات من لانەیە پێچوانەی بەڕێزە بم لەمەیان ئەگەر ئێمە چەند هەنگاوێک بەڵێ چەند هەنگایەک ئێمە بگەڕێنەوە بۆ دواوە من نامێ بچمە ینی نامێ بچمە سیاقێکی تاریخیەوە سەرەتای ڕاپەڕین لەگەڵ هاوڕێیانیشی نیشتیمانی کوردستانە حکوومەت تەشکیل کرا 150 بووین دوایی شەڕ دروست بووە بووینەتەوە 50 بەچلونەوە واتە پارتی دیموکراتی کوردستان چۆن بەشدار بووە لە باشی و خراپی حکوومەتی هەرێمی کوردستانە کە پارتی بەرپرسە لە هەرێمی کوردستانە بەشێکی گەورەی بەرپرسیارەتیەکێتە سەر ئەستۆ و ئێمەوە ڕاژ ناکەین لەو حقیقەتە بەڕاستیەکەی و هاوڕێیانیشمان لە یەکێتی نیشتیمانی کوردستان و لە دوایەوەش لایەنە ئیسلامیەکان و لە دوایەوەش بزوتنەوەی گۆڕانیش ئەبێت بەرپرس بن بەڕاستیەکەی لە ئاز ئەم کەم و کوڕیانێک هەیە لە هەرێمی کوردستانە ئەگەر ئێمە بین سەیری عنی سەیری بە شێوەیەکی گشتی سەیری مؤسساتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین ئەگە سەرۆکی حکوومەت لە پارتی بوو بێت جێگرەکەی لە یەکێتی بووە ئەگە سەرۆکی حکوومەت لە یەکێتی بووە جێگرەکەی لە پارتی بووە واتە لە منهجێتی پارتیە یاخود لە منهجی سیاسی پارتی دیموکراتی کوردستانە بێگومان بیلەوە نەکراوەتەوە کە ئێمە قۆرخی هەموو دەسەڵات احتیکاری هەموو ڕاگرم دەگوترێ بە مروری زەمن ئەم شەراکەتەی لانی کەم لە نێوان یەشێتی و پارتیدا هەبووە کاڵ بۆتەوە لە حسابی زاڵبوونی زۆرتری خۆ پارتی دیموکراتی کوردستان بەرپرس نین ینی سەریگە کاک شۆڕژ بۆ ئێمە واضح قسە بکەین ئێمە بەڕاستی بەرپرس نین لە سڕاعەتی ناوێشی نیشتیمانی کوردستان ئەوان حیزبێکی سربەخۆن فۆرمێکی سیاسین
هەرچی ململانیشان هەبوو بێت ئێمە ڕێزی ململانە سیاسەکان ئەگەین ناوی تیشمانی کورسانەوە بۆ ئیسیفادەی بە پێچوانەوە پارتی دیموکراتی کوردستان بۆ ئیسیفادەی لێ کردووە بۆ ئێمە گرنگە سنتەرێکی سنترالیزمە هەبێت لە ناوی نیشتمانی کوردستانە کە هەرچی پامێکمانە بێت هەرچی پرۆژێکی سیاسیمان هەبێت ڕوبەڕووی ئەم سنتەرە بکەینەوە یاخود ئەو سەرکردایەتیە بکەینەوە بەڵام ئەوە خۆ عنی گوناحی پارتی نییە ئەگەر یەکێتی سراعیشان هەبێت ململانەیشان هەبێت یاخود بزوتنەوەی گۆڕان سراعی هەبێت لەگەڵ لە ناو خۆیان ئێمە بەرپرسین بەڕاستێکی بەرامبەر بەم بابەتە ئێمە ئەرکێکمان لەسەر شانە ئێمە بە یەک مەسافە سەیری سراعەکان بکەین کاک شۆڕش ئێمە بە یەک مەسافە سەیری سراعەتی ناو هاوڕێیانی نیشتمانی کوردستان بکەین بە یەک مەسافە سەیری هەموو ململانە سیاسیەکان بکەین و لێرەدا لە چوارچەوەیەکی شاوە بڵێم کاک مەسعود هەمووەکو سەرۆکی هەرێم وەک هەمووەکو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لانی هاوڕێشم شایەتیەوەمان بۆ بدا زیاتر لە چەند جارێک هەوڵی داوە کە سراعەتەکانی ناویکی نیشتمانی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان کۆتایی پێ بێنرێت یاخود جۆرێک لە تەفاهم دروست بێ لە ناویانە ئەمە ئەرچی پارتیە وەکو حیزبێکی سیاسی وەکو حیزبێکی هاوپەیمان لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستانە بەڵام لە دەروی ئەمە بێگومان بە کە پارتی بەرپرزنی لە هیچ سراعەتێکی حیزبی داخلینە هەر حیزبێکی سیاسی ئەگەر هەولێر گەڕابێتەوە زۆر چاکە هەولێر هێشتا ئامادە نەبێتەوە کاروانکەواتە پارتی دیموکراتی کوردستان بەرپرسیار نییە لەوەی کە شەراکەتی سیاسی لە هەرێمی کوردستان بەم شێوەیە کە لە ئێستادا هەیە بەڵکو دەروی پارتی دیموکراتی کوردستان هێزە سیاسیەکان ئەمانیش لەژێر پرسیاردان بەو اعتیباری کە تموحی ئەم هێزانە تموحی زۆر بچووکە ئەگەر قسە لەسەر یەکێتی نیشتمانی کوردستان بکەین دەگوتری ئێستا زۆر بەدوای ئەوە نییە کە شەریکێکی حەقیقی پارتی بێ ئەوەندەی بەدوای ئەوەیە کە پشکە اقتصادی و سیاسیەکانی خۆی لە نێو هەندێک جومگەی ئەم دەسەڵاتە زیاد کا بە تایبەتی کە ئەم هێزە خۆ دەزانی گرفتارە بە هەندێک سیراعات و هەروەها بزوتنەوەی گۆڕانیش دەگوترێ ئەوەندەی بەدوای کۆکردنەوەی شکۆی شکاوی خۆیەتی لە دوای ئەوەی کار ڕێگری دەکرێت لە سەرۆشی پەرلەمان لە بازگەی پردێ ئەوەندە فعلەن ئەم هێزەش بەدوای ئەوە نییە کە وەکو شەریکێک مامەڵی لەگەڵدا بکرێت ئەوەندەی کە سەرقاڵی ئیسبات وجودی خۆیەتی جارێکی دیکە هێزە ئیسلامیەکان ئەوەندەی ئیکتفا دەکەن بۆی کە جاروبار لە ڕێی تەسریحی بەرپرسێکە وەسەجێژی عەلامی ینی بوو بخەنە ناو کۆمەڵگاوە ئەمانیش بە هەمان شێوە ئەمە ئەگەر واقعەکە بێ بۆچی ئەم هەموو ینی زۆڵمە لە پارتی بکەین بڵێ بەنسبەت کێشەناوخۆیەکان یەکێتی وایە هۆکاری سەرەکیە بۆی کە ئەم دۆخە لە هەرێمی کوردستان دروست بووە نەهاوسەنگی لە حکومڕانیە دروست بووە ڕەنگە بڵێ هۆکار بێ بەڵام هۆکاری سەرەکی نییە چونکە یەکێتی با بڵێن لە 2 ساڵی ڕابردووە شەڕی تیرۆرە هەبوو یەکێتی سەرباری ناکۆکی ناخۆیەکانی و باشترین نمونەی قارەمانێتی هێزەکانی یەکێتی پیشانێنداوە لە جەبهەکانەوە منە بۆتە هۆی ئەوەی کە خوا نەخواستە کێشەیەک لە جەبهەکانە دروستکەوە بەعکسەوە ئەو سنوورانەی کە سنووری یەکێتی بۆ یاخود ئەو نەبەردانەیە کە یەکێتیەکانی تیابوونا لەگەڵ هێزی پێشمەرگە بەگشتی نمونەی بەرزگلەی هەیە لێشێتی کە یەکێتی نیشتمانی کوردستان نەیتوانی و ئەو دەستکەوتە عسکەریانە بە تایبەتی کە کەس ئینکاری ناکات لە جەبهەکاندا هەیەتی لە ڕووی سیاسیشەوە لەناو هەرێمی کوردستان تەوزیفیکە ئێمە سەرەتا جەبهەکان بۆ دەستکەوتی سیاسی بەکار نایێنین تۆ کە بەترسێ لەسەر هەرێمی کوردستان دروستە بێ لەسەر کەرکووک خانقین مەخمور یەکێتی بەم نیازە و ناچێت کە تۆ ئەم شەڕە بکات دوای دەستکەوتی سیاسی دەست بکەوێ یەکینا بۆەوە بێخۆ ڕەنگە هیچ فەرباندێک و هیچ پێشمەرگێک ئامادە نەبێ ڕۆحی خۆی لە بەرامبەر دەستکەوتی سیاسی بگۆڕێتەوە خۆی بدا بە کوشتنەوە خۆش شەید بێ من مەبەستمەوە بوو یعنی ئەم جومکە گرگانەی کە پێویست بۆ یەکێتی دەوری تیا هەبێ سەربارەوە کە کێشەی ناوخۆیی هەبووە بەڵام کێشانە ڕنگدانەوەی نزبی هەبووە بەڵام نەبووتە هۆی ئەوەی کە جەبهەکان پەک بکەوێت نەک نەبوو پێشەوانەوە نمونەی جوانی قارەمانەتی تیا بووە ئەوەشی کە ئێستا لەسەر وەزعی هەرێمی کوردستانە بە پێچوانەی چاوەڕوانی هەندێکەوە ئەوە سەبەب یەکێتی وەبدێکی یەک گردووە یەک پرۆژە هەیە لەگەڵ پارتیە دانیشێ و لەگەڵ گۆڕانیشە دانیشی ئەو سەرکردایەتی و بەشێکە لە بین یەکێتی گۆڕانەی هەمان سەرکردایەتێکە پێشم کێشانە هەبووە و ئەو وەفدەشی کە لەگەڵ پارتیە دانیشێ هەموو هەواڵانی یەکێتیان و یەکێتی نەشاردۆتەوە کە بڵێ کێشەی هەیە و ئەم کێشانە بێت چارەسەر بکرێ و قەت نەترساولەوەی ئەم کێشانە باز بکرێ پێچاونەشەوەی کە ئەوەندەی سەرکردە و کادرەکانی یەکێتی
باسیم کێشانەکە ڕەنگە کەمتر خەڵکی غێرەیەکێتی باسیکە ئەمەش دلیلەوەی کام کێشەکان قوڵن هەم نایە بیشارێتەوە بەڵام مەگەر ئێمە بمانەوە بڵێن یەکێتی سەبەبی ئەم دۆخۆی کوردستان نەخێر یەکێتی لە سنووری با بڵێن زۆنی سەوزە نمونەیەکی جوانی شەراکەتی دروست کردووە کاک هەنگاو خۆزگای لەسەر لە ئەنجومەنی پارێزگاکانە ئێستا ئەگەر بەداتا هەبێ بەتادا هەبێ لایەنەکانی تر هەمووی کۆکەرەوە لەگەڵ یەکێتی ژمارەی پۆستەکانی کەمترە ژمارەی پۆستەکانی کەمترە یەکێتی و گۆڕان بەرکەوتەی خۆی هەڵبژاردننی وەرگردووە لە ئەنجومەنی پارێزگاکان و پۆستەکانی پێدراوە و دوایە و 2 ساڵەکە شاڵگۆڕی بەسەرەکرا لە کات و تەوقیتی خۆی یەکێتی کرد هیچ کێشەیەک دروست نەبوو و ئەم نموزەجە ئەوایە مەسەر لە هەولێر لە دهۆک لە ناوچەکانی تری جێبەجێ بکرایە بەڵام وی کە شەراکەتی سیاسی کە بەڕێز بازەکەی بەسینەوە بەیەک حەزب و دوو حەزب ئەمە نییە ئێمە هێشتا پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان پرۆسێکی کامڵ نییە کێشەی گەورەمانەیە خۆ ئەگینا هەنێ قەراراتە درێ و هەنێ مەسائل جمگەی گرنگە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان یەکێتیش تیا بەشدانیەوە بەڕێوە برەوە قەراریشی لێدرێ لەبەرەوە ئێمە بۆی لە سەرای بەردامەکەشەوتم ئەم قۆناغی کە هەمان بوو پڕ بوو لە ئاڵۆزی و کێشە و لە ململانی قۆناغەکە بێت تێپەڕێنین تێپەڕات نەگەشت ئەوە نییە ئەمە ئەگەر بمانەوە هەمە دروستکەی نەبێ هەموو لایەنە سیاسەکان وەکو یەک بە یەک ئاست بۆ بەیەک قەناعەت لەسەر پرۆژەیەک ڕێککەونەوە ئەم دۆخە تێپەڕێنەوە ڕوونادا ئێمە دەمانەوێت حلی مناسب بۆم قۆناغە چییە ئەو حلە بدۆزرێتەوە و ئایا چەند لایەن بەشدارە بێت چەند لایەن بەشدار نابێت گرنگەوەی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان کارا ببێتەوە وردە کێشەکان چارەسەر زۆر باشە دەگەڕێمەوە بۆ هەولێر بۆ لای کاک هەنگاو هاشیم هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان کاگێ هاشیم وەک لە پێشووتردا گوتم بەڕێزێک لە یەشی لە ڕۆژنامە ئەهلیەکان لە ستونێکدا هۆکاری ئەوەی کە هەڵبەت بە بۆچوونی ئەو کە پرسی شەراکەتی سیاسی لە هەرێمی کوردستان کارا و فعال نییە و احتکار و قۆرغی دەسەڵات لە هەرێمی کوردستاندا هەیە وەکو بەڕێزیان نووسیوێتی دەگەڕێنێتەوە بۆ ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان چیدی وەک هێزێکی متحەدی و ڕکابەر مامەڵە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ناکە بە ئەندازەی ئەوەی وەکو هەڵبەت بە قسەی ئەو بەنووسین ئەو وەکو هێزێکی تابع پاشکۆ بۆ پارتی دیموکراتی کوردستان من دەمێت لە بەڕێزت بپرسم ئایا بەرەو دواوە چوونەوەی ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان چه کاریگەریەشی هەبووە لەوەی کە نفوزی پارتی دیموکراتی کوردستان زۆرتر لەسەر ئاستی هەرێمی کوردستان فراوانتر بێت؟ بەڵێ سەبارەت بە قسەکانی بەڕێز دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی کاریگەرە و هێزێکە لە ماوەی ساڵانی ڕابردوودا لەگەڵ پارتی دیموکراتی کوردستاندا حکوومەتیان بەڕێوە بردووە لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا و باڵادەست بوون ئەم دوو هێزە بەڵام لە ڕاستیدا ئەگەر بگەڕێنەوە سەر واقعی هەرێمی کوردستان ئەوە لە هەرێمی کوردستان زۆربەی زۆری جمگە سەرەکیەکان بەدەست لایەنێکەوە ئەمە بۆتە هۆی قۆرەخکاری لە ڕاستیدا دەکرێت ئەوە بڵێن کە هەرێمی کوردستان تاگلایەنانە بەڕێوە دەبرێت و لایەنێک خۆی لە سوچێکدا بەستۆتەوە و دەکرێت بڵین ئەو لایەنە هەموو جمگە سەرەکیەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان بە تاگلایەنانە بەڕێوە دەبات ئەمە بۆتە هۆی ئەوەی ئەم دۆخانەی لە هەرێمی کوردستاندا بێتە کایەوە ئەمە مەودای بەرفراوانی بۆ گەندەڵی بە قسەی ئەو بەڕێزانە کاکەنگاو هەز ناکەی دەرەوەی ئەم لایەنەش زۆر بەرپرسیارن بە تایبەتی وەکو دەگوترێ ئەم لایەنانەی دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان هێزی بێڕوئیا و بێ پرۆژن و هەمیشە پارتی بە چەند هەنگاوێک بە حکمیەوەی کە خاوەنی ڕوئیا و پرۆژەی دیاریکراوە لە پێشیانەوەیە دەیگەمەی سیاسیش ئەمە نییە ئەمە بکات دەچێت پێشەوە ئەمە نەکەی لە دواوە دەمێنیتەوە بەڕێزم یعنی نازانم ئێمە لە چیدا پرۆژەمان نەبووە پارتی لە چیدا پرۆژێ بووە گە نمونەیەکمان بۆ بینیتەوە بۆی وەڵامی بەڕێزە بدەمەوە زۆر چاکە ئەو دەست پێشخەریانەی کە کاک مەسعود هەیەتی بنبوونە بەڵێ ئەو دەست پێشخەریەی کاک مەسعود ڕایگەیاندووە برایانی پارتی هاتوون سەردانی لایەنەکانیان کردووە وتویانە ئەم تەرحەی کاک مەسعودمان پێەیە وتومانە بە سەرچاو ئێمە قوبوڵمانە وەکو بزوتنەوەی گۆڕان بەڵام وەرن میکانیزمی جێبەجێکردنی ئەو تەرحەمان پێ بڵێن چونکە ئێمە لە هەرێمی کوردستاندا کێشەی گۆڕینی شخصەکەمان نییە لە ڕاستیدا و کێشانەی سەریشان هەڵداوە لە ماوەی ڕابردوودا بۆهۆی ئەو بووە کەم با بڵێن ناکۆچی هەبووە لەسەر
شێوازی ئەو سیستەمەی کە لە هەرێمی کوردستان پێڕەو بکرێت ئایا سەرۆکایەتی بێ یان پەرلەمانی وەک بەڕێزیشتان دەزانن چوار لایەنی سەرەکی لە هەرێمی کوردستاندا بزوتنەوەی گۆڕانی یەکێتی نیشتیمانی کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی پرۆژەیان هەبووە بۆەوەی هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان بکرێت و سیستەمی سەرۆکایەتی بگۆڕدرێت بۆ سیستەمێکی پەرلەمانی دیموکراسی بەڵام برایانی پارتی دیموکراتی هەر هاتوونە وتویانە ئەمە بەڵام میکانیزمەکەیان ڕوون نەکردوتەوە بۆیە برای بەڕێزم ئێمە لە هەموو پرۆسە سیاسەکاندا پرۆژەمان هەبووە و لە هەموو حاڵەتێکیشدا پرۆژەی چاکسازیمان هەبووە هەم لە قەیرانی دارایی و هەم لەو قەیرانە سیاسی کە ئێستا هەرێمی کوردستانی تێکەوتووە و دەمێ ئەوەش باز بکەم لەسەر قسەی ئەو برایە بەڕێزە کە باز لەوە دەکات کە حکوومەتی بنکە فراوانە وای کردووە کە دۆخی ئێستای هەرێمی کوردستان قەیرانی دارایی بێتەکایەوە و کێشەی مامۆستایان بێتەکایەوە نەخێر برای بەڕێزم ئەوە گەندەڵیە لە داهاتی هەرێمی کوردستان ئەوە قۆرەخکاریە حکوومەتی بنکە فراوان نییە سامانی وڵاتی هەڵوشی بێت و سەروەت و سامانی وڵاتی بەتاڵان بربێت بەڵکو ئەوە بەهۆی گەندەڵیە لە داهاتی نەوتەوە و دەزانین نەوتش لە بەردەستی چێ و دەزانین ئەم نەوتات چەند ناشەفافە و چەند گومانی لەسرە بۆیە ناکرێت پەنجەی تۆمەت بۆ حکوومەتی بنکە فراوان درێژ بکرێت و پارتی دیموکراتی کوردستانیش لە ماوەی ڕابردوودا کە حکوومەتی بنکە فراوانی پێکهێنا بە تەوافق بۆ حکوومەتی بنکە فراوان بۆیە پێویست بوو لەسەر ئەساسی ئەو تەوافقاش هەموو لایەنەکان بەشی خۆیان هەبێ لە دەسەڵات بۆ ئەوەی ممارەسەی دەسەڵاتی خۆیان بکەن و هەر لایەنێک ئەگەر بێت و کەم و کورتی هەبوو یاخود پرۆژە و بەرنامەی خۆی جێبەجێ نەکرد ئەوە دەنگدەری کوردستان سزای بدات بەڵام پارتی دیموکراتی کوردستان ئەوەی نەکرد سەر ڕای ئەوەش ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕانیش قوبوڵمان بوو ئەگەر 306 ئەو پۆستانەشمان هەبوو کە لە حکومڕانی حکوومەتی هەرێمی کوردستان وەرمانگرت بەڵام لەلای ئێمە ئەولەویەت بریتی بووە لە چاکسازی بۆ باشترکردنی زۆر باشە کۆمەڵانی خەڵکی کوردستان و سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا و ئێمە ئەوەشمان لەبیر نەچێت یعنی حکوومەتی بنکە فراوان حکوومەتێکی تازەیە لە ماوەی کابینەکانی ڕابردوودا ئێمە زود حیزبیمان دێت حکوومەتی زود حیزبی بریتی بوو لەوەی دابشکردنی سەروەت و سامانی وڵات بە شێوەی 153 بە 147 پێویست ناکە یعنی ئێمە تۆمەتەکان بخێن حکوومەتی بنکە فراوان زۆر چاک کاکەروان دەزانم قسە دۆرە دەرفەتیش بە تۆ دەدەم دوایی بەڕاست هێزەکان هەر هێزێکی سیاسی لە هەرێمی کوردستان مافی خۆی نیە هەوڵی فراوان خواسی بدا مەگەر گەمەی سیاسی ئەمە ینی بۆ هێزە سیاسەکان لە هەر شوێنێکی دنیا بێ ینی دەسەبەر ناکات بەڵام هەموو هێزێکی سیاسی کە دێتە پرۆسەی سیاسی و بەشداری هەڵبژاردن دەکا و دێتە حکومڕانیەوە مافی خۆیتی کە هەڵ بدە کە نفوسی خۆی زیادکە بەڵام بەوەی کە بە ڕێگا و ڕێگا شوێنی یاسایی و دیموکراسی ئەهینە ئەگەر بەدەر لەم ڕێگە و شوێنانە کە ملهوڕی بێ و قۆرخکاری بێ ینی ئەمە یەک ناگرێتەوە لەگەڵ پرۆسەیەکی دیموکراسی تەندروستی سیاسی تەندروست و لەگەڵ دیموکراسیەک ناگرێتەوە هەموو لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان حەقی خۆیەتی لەسەر بنەمای خزمەتی زیاتر لەسەر بنەمای گوتاری باشتر لەسەر بنەمای ئەوەی کە چۆن گەمەی سیاسیەکە بۆ چۆن لە پرۆسەی سیاسی ئەتوانی ئەدای ئیشوکاری خۆی بکات توموحەوەی هەبێکە نفوسی خۆی زیادکە و دەنگی خۆی زیادکە و ئەتا توموحەوەی هەبێ زۆربەی وڵاتە دیموکراسیەکانێت تاکە حزبێک حکوومەتی زۆری نەتەشکیلەکەەوە حاڵەتی تەبیعیە و دەیان حزبی تریش بنە معارزە ئەمە حاڵەتێکی تەبیعیە بەڵام وەکووتم دەبێت بە ڕێگە شوێنی ئاسایی خۆیان بڕوە ئەگینا بەدەر لەمانە حاڵەتێک دروستە بێەوەکەوەی کەسێ لە هەرێمی کوردستانە زۆر چاکە هەزداخی گرفتەکە لێرەدا کاکە زانەجیان ئەوەی کە هەر هێزەی دەیەوێ ینی فراوان خواز بێ ئاساییە بەڵام بەڕێگا و بە شێوازی شەرعی خۆی هەزناکی ئەمە غائیبە لە هەرێمی کوردستان ئەوەندەی لە ڕێی سەپاندن و لە ڕێی ئەوەی کە دەبێت مامەڵە لەگەڵ ئەمری واقعدا بکرێ هیچ شتێشترمان ئێمە وەڵامی من بە چاوان وەڵامی پرسیارەکەی بەڕێز ئێمەوە دارە من وان بڕیار بوو کە نەچمەوە سەر ڕابردوو بەڵام دیارە کاگەنگا و ئیجباری کردم کە کۆمەڵێک تەوزیح بدەم لەسەر کۆمەڵێک لە ڕوونکردنەوەکانی نەچینەوە سەری باشترە پێم نا بەس کۆمەڵە تێبینی بچووگەیەم بۆ هەم بۆ بەرچاوڕوونی ئەویش هەم بۆ بەرچاوڕوونی بینەران من ئەوەندە ئاڵێم ئێمە ئەو باسی تەوافقی کرد ئەوان هاتن لەگە پارتی دیموکراتی کوردستانە ئێمە ڕێکەوتین بۆ دروستکردنی حکومەت من
تایتڵی دروشمەکەی خۆیانی پێڵەمەوە 4 ساڵ ئارامی کامێ 4 ساڵ ئارامێکە 2 ساڵی نەبرد بە ڕۆژ لە حکومەتا بیت بە شەو معارەزە بیت من بەس بەخۆی ئەڵێم ئەگەر ئەو چاودێری سیاسیە ڕۆژنامە نووسە لە کایی سیاسیا ئیژەکە یەک نموزەجم بۆ بێنێت لەسەر گۆی ئەم زەمینە تۆ بە ڕۆژ لە حکومەتا بیت بە شەیژ معارەزە بیت ئەکی دمکەنیە ئەمان وەکو وەزیر بەڵێ جانبۆی متاویکەم کاکە شۆڕش ئەو گلەی لە حکومەتی جوت حیزبی هەیە ئەی هەمان جوت حیزبی نییە ئەو هات اتفاقی کرد لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە بۆ حکومت ئەگەر پارتی دیموکراتی کوردستان وەکو بەڕێزی باسیەکە حکومەتێکی فاسیدە و گەندەڵ و ئیلا ئاخری ئێمە چۆن چونە ناو ڕێکەوتنامەیەکەوە لەگە پارتیا چۆن چونە ناو ڕێکەوتنامەیەکەوە لەگە برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەم هەموو ئەشکالەتی کەم باسیەکە کەواتە لە نەتیجەیە ئەوەیەکە ئێمە باسی بکەین ئەگە ئێمە باس لەوە بکەین بەڵێ ئەگەر ئێمە باس لەوە بکەین گەندەڵی بەڵێ گەندەڵی هەیە پارتی بەشێکی لەو گەندەڵە بەرەکەوێ ئێمە بە ئاعترافی خۆمانڵین ئەوانیش بەشێکیان لەو گەندەڵێ بەرەکەی زۆر لە سەرکردەکانی ئەوان لە پێشەوەی کە بزوتنەوەی گۆڕانابن لە ناوێکی نیشتیمانی کوردستان نابن وادا پشیانێ بۆی منەت چینە شتە کۆنەکان بۆچی شت فەرز دەکەن پارتی دیموکراتی کوردستان بە هیچ جۆرە کاک شۆڕژ لەمە دیئی پارتیانیە ئێمە فەرزی ئەجندای سیاسی خۆمان بکەین بەسەر هیچ لایەنێکی سیاسیە بەڵام مافی خۆمانە وەکو پارتی بنکەی جەماوەریمان فراوان بێت قەواعیدمان فراوان بێت ڕوویامان فراوان بێت پرۆژەمان هەبێت بڕوان ناکەم هیچ کەسێک گلەی لەمەی پارتی دیموکراتی کوردستان بکات ئەگەر لایەنێکی سیاسی گلەیی هەبێت لە پارتی دیموکراتی کوردستان بۆچی پارتی و جەماوەرێتی پارتی و بنکەی پارتی فراوانترە لایەنە سیاسەکانیکە باوە پرسیارە لە جەماوەرێتی خۆیان بکەن لە سیاسەتی خۆیان بکەن لە ئەنجدای سیاسی خۆیان بکەن بۆ پرسیارە لە پارتیەکەن ئێمە هیچ کارێکی پارتی دیموکراتی کوردستان چونکە پارتی کاکشۆژبووی پەیامەکەم بەرپرسە لەوەی کە دۆخی هەرێمی کوردستان بەم چەک بەستویە گەیشتووە پارتی دیموکراتی کوردستان دێ ممارەسەی لێبیندراوە بە نمونە ڕێگریکردن لە سەرۆشی پەرلەمان چوزانە پەخستی کۆمەڵێ دەستگا زۆر متفقم لەگەڵتا ئەگەر بەڵگە و نیشانە ڕێگری بزەبت ڕێگری لە بەڕێز دکتۆر یوسف کە سەرۆشی پەرلەمان بۆ لە ماوەی ڕابردوودا نەتیجەیە ئەبێمە بگەڕێنەوە بۆ هۆکارەکان بزانین هۆکار چییە کەوای کرد ئەو دۆخە ئەو دۆخەی کە ئێسا پەرلەمانی کوردستانی تێکەوتووە بە شێوەیەک بە شێوەکان بەیانمەتی بە شێوەیە بە شێوەکان ئەکتیڤ نەبێت لێەوە قسە بکەم کاک شۆڕژ بۆی هەندێک ڕوونکردنەوە بدەین بۆی بینەرانیش لە بابەتەکە تێبگەن لە بەڕێزت هەیە چوونە سەر بارەگاکانی پارتی دیموکراتی کوردستان خۆ پارتی بەرپرس نییە بەیانمەتی من تەحەداکە لەو ناوچانەی کە پارتی دەسەڵاتی سیاسی هەیە یەک بارەگای هاوڕێیانی بزوتنەوەی گۆڕان بێنە ئەوان هاتنە سەر دەیا بارەگای ئێمە یەک بارەگای هێزەکانی بەیارمەتی من پرسیارشتر لە بەڕاستەکەم چونکە کاتم کەماوە دەگوترێت کە پێویستە لەسەر پارتی دیموکراتی کوردستان بە نەتیجە لەوە تێبکە کە ئەم دۆخە تاسەر ناتوانێت ئاوەهایانی بیڕوێنێ خۆ ئەگەر ئەم هێزە سوپەرمانیش بێ 2000 ینی یەشە دەبێت بیوەستێنێت ئێمە کاک شۆڕش لە سیستەمی سیاسیە یان بڵێن نوێترین بەشی سوپەرمانت بینیوە سوپەرمان ڤاز باتمان دەیوەستێنێ باشە ئەگەر خۆمە وەڵا شاناسیەگە بێتین بۆ لە هەرێمی کوردستانە بەڵام لە یەک چوارچەیە منەمێ قسەیەگەیە تەوزیحێگەیە بیدەم لە ئێسادا وەسعێگەیە لە هەرێمی کوردستانە ئەیش بریتە لەوەی کە دۆخی ئابووری لە هەرێمی کوردستانە خەڵک پارەی پێ نییە ئێمە چۆن ئەم دۆخە تێپەڕێنین باواز لەوە بینین لە ماوەی ڕابردووە پارتی چی کردووە بزوتنەوەی گۆڕان لە شۆدایە یەکێتی نیشتیمانی کوردستان خەریکی چییە دۆخێک هەیە کە ئێستا دۆخەکە خەتەرە بۆ سەر کۆی گشتی کۆمەلگا و شیرازی کۆمەلگا بە شێوەیەک لە شێوەکان تێک چووە دۆخێکی خراپەیە ئەگەر ئەمە بەردەوام بێت لە نەتیجەدا پارتیش و یەکێتیش و بزوتنەوەی گۆڕان و هەموو لایەنەکان ئەکەونە بەردەم ئەم خەتەرە چۆن ئێمە ئەم دۆخە تێپەڕێنین لە ئێستادا پرۆژەی جەنابی سەرۆگەیە بزوتنەوەی گۆڕان هیچ پرۆژێک و ڕوئایشی نازام لەم ئاتاکۆم کات و سادی کێمە لەم بەرنمەیان وازیحیان نییە کاگەنگا و داوای ئەوە لە ئێماکە کامێ میکانیزمەکە ئێمە لە ماوەی ڕابردوو تاوتومانە گۆڕینی سەرۆکایەتی پەرلەمان هەرێمی کوردستان سەرۆکایەتی حکومت ئەوەی لە ئەنجدای پارتی دیموکراتی کوردستانە ئەوێ بە جەراعەتەوە گۆڕانکاری لەم سەکتەرە گەرنگانە بەیانمەتیخوا بۆ پەیامەکەم نەگەیشتەوە کاکە شۆڕش گۆڕانکاری تەواو لەم بابەتانەیە بکە بەڵام چۆن
ئێمە گەر باز لە گۆڕینی سەرۆکی هەرێمی کوردستان بکەین باز لە نانا بە بێگومان خەتی سۆر نییە بە بێگومان سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان و هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان من بەرپرسم لەم قسەی خۆم لای پارتی دیموکراتی کوردستان بەی جۆرە خەتی سۆر نییە بەڵام بە یارمەتی ئەگەر ئێمە باز لە گۆڕانکاری بکەین ئەبێ لە ناو پەرلەمانەوە بکەین ئەبێت سەرۆکایەتی پەرلەمان گۆڕانکاری بەسەرا بکرێت و تەفعیل بکرێتەوە پاژەوە باز لە گۆڕینی سەرۆکایەتی حکومەت بکەین باز لە گۆڕینی سەرۆکایەتی هەرێم و هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم زۆر باشە زۆر باشە حەزناکەی ئەمە باشترە لەوەی کە ئەوەی کە ئەم بە ڕێزە باسی لێوە دەکا لەوەی کە ئێمە بیر لەوە بکەینەوە کە سوپەرمان بوەستێنی بە تایبەتی خۆ دەزانین لە ئێستادا هیچ هێزێک لە بەرامبەری پارتی دیموکراتی کوردستان وەکو باتمەن نایەوێ ینی مامەڵە بکات ئیتر ئەمە لە مێشکی خۆمان بەری نەدەرەوە کە پارتی دیموکراتی کوردستان بخینە پەراوێزەوە چونکە دەگوترێ فعلەن لە ماوەی 2 ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان لە ڕێگەی پەرلەمانەوە هەوڵێک هەبوو لەلایەن چوار هێزەکەوە کە پارتی دیموکراتی کوردستان بخرێتە پەراوێزەوە و ئەمەشیان کرد بە تایبەتی لە پرسی سەرۆکاتی هەرێم من وای نابینیم ئەمە هەوڵەکان بۆ بێ کە پارتی بخرێتە پەراوێزەوە و لە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستانە دەرکەوت کە بەبێ یەکێتی و پارتی حکومڕانی مەحاڵە و نەتیجەکەشی وای لە هات کە بنیمان بەڵکو گرفتەکە ئەوەیە ئەمە پەراوێز خستن نییە کە پارتی وا تێبگەیان هەر هێز و لایەنێکی سیاسی وا تێبگەیا بەیانی گۆڕانیش وا تێبگە کە حکوومەتی تازە تشکیلەکرێت اتفاقی تازە تشکیلەکرێت ئەو سڕاوەتەوە کێشەکە ئەوەیە کە ئەم چوار لایەنە کە پرۆژێکیان هەبوو کە دۆخی سیاسی هەرێمی کوردستان و هەنێک کێشەی چارەسەر نەکرا و هەنێ پرسی گرنگ هەیە یەکلایی بکرێتەوە ئەگینەوەی کە چوار هێزی چوار لایەنی سیاسی پرۆژێکی هاوبەشیان نەبێ بۆ تعدیلی قانونی سەرۆکایەتی هەرێم ئەمە پەراسخستنیش لایەنێکی سیاسی نییە یاخود لە قۆناغێک لە قۆناغەکان بیان هاوگوتاری پارتی دیموکراتی کوردستان لە ماوەی ئەو ساڵەدا بە هەند هەڵ نەژیران بەڕێز تێبینی وەکو چی ئەو ملاحەزاتانەی کە پارتی دیموکراتی کوردستان لەسەر پرۆژەکە هەیبوو لەسەر قۆناغەکەش کە هەیبوو کە پێی وابولانی کەم لە ئێستادا ئەگەر بابەتەکە بابەتێکی مۆزوعی بێ ڕەنگە قۆناغێکی مۆزوعی نەبێ ئەمانە هیچی بەهەند هەڵ نەژیران وایە کە گرفتی گەورە لە هەرێمی کوردستان ئەوەیە کە ئێمە تایسە نەمانتوانیوە ئەم قۆناغی کە قۆناغی انتقالی تێپەڕێنین ئەمەش تێ ناپەڕێتە هەرێمی کوردستان دەستورێکی نەبێ و لەم دەستورە گرنگەوەیە کە چۆن لایەنەکان لەسەر ڕێککەون بەلای منەوە کێشەکەەوە نییە کە ئایا کاک مەسئول لە پۆستەکەی مێنە یان نامێنیە قسە لەسەر شخص نییە قسە لەوەی ئەمە لەم دەستورەی کە هەرێمی کوردستان پێویستێتی تا چەند دەتوانین مەسەلەن سیستەمی پەرلەمانی بچەسپێنین تا چەند دەتوانین ئەو بنەمانی کە هەر دەوڵەتێک هەر وڵاتێکی پێشکەوتووە وڵاتێکی دیموکراسی پێویستێتی ئێمە بتوانین لە دەستورە بیچەسپێنین وەکو چۆن پێشتر ئێمە لە شارەکەتی سیاسی کێشەی ژماری وەزارەتەکانمانە چەند وەزارەتمانەیە ئەوەندەی کێشەی ومانەیە کە چۆن بەهاوبەشی قرارە دەین چۆن بەهاوبەشی وڵاتە بەڕێوە بین لەم کێشانەشە بەڕاستی لەگەڵ تعاملکردن لەگەڵ پارتیە ئەو کێشەمانە کە کێ سەرۆکە و کێ سەرۆک نییە بەڵکو دەبێ ئەم هەرێمە بخرێتە سەر سکەی ئاسایی خۆی و ئێمە کە لە کاتێکە باز دەوڵەتی کوردیەکەین ناکرێت هیچ حزب و لایەنە سیاسەکانی کوردستان هەریەکە لە دۆڵێکەوە قسە بکە کە باس لە کێشەکانمان لەگەڵ بەغاکەی ناکرێت ئەم مۆزعە بەم شێوە بمێنێ ئێمە بۆی دەوڵەت لە ئاینەدا دەوڵەت دروستکەین دەبێت دەستورمان هەوی و دەبێت کێشانە تێپەڕێنین و بەشێکی گەورە ئەم کێشانش پەیوەندی بۆی کە بە دەستورمانێ کە دەستور نەبووم کێشانە مەعەرزە بۆی لە قۆناغێک لە قۆناغەکانی ترەگەر ئەم سبەی شارەسەکرا دو ساری سەر وڵاتەوە ئێمە لە هەرێمی کوردستان لەسەر دەستور ڕەنگە زۆر پەکمان نەکەوت بێ ئەوەندەی پەکمان لەسەرەوە کەوتووە کە ڕێز بگیرێت لە بەها سیاسیەکان ئەم ڕێزگرتنە بێ بنەمایەکی بێ ئەبێ بنەمایەکی یاسایی هەبێ ئەم لایەنە نظام لای حزبەکان دەستورە ئەوەی کە ڕێز لە دەستگاکان ناگرن ڕێز لە گەمەی سیاسی ناگرن ئەمە دەبێ ئەبێ بنەمایەکی یاسایی هەبێ التزاماتی یاسایی هەبێ دەبێ ڕنگڕێژی کەی دەبێ ڕنگڕێژی کەی کە بکەوتە سەر سکەی ئەساسی خۆی ئەگینا ئەمە بە تەوافق و بە دانیشتن لایەنەکان نابێ ئێمە ئیتر کاتی ئەوەی ئەم قۆناغە تێپەڕێنین بەم گوتارێکی حزب و لایەنە سیاسیەکانیانە بەڕاستی ناتوانین ئەم قۆناغە بەباشی تێپەڕێنین زۆر چاکە زۆر چاک کاک هەنگاو بۆچی هەمیشە پارتی دیموکراتی کوردستان تۆمەتبارکەین بەوەی کە احتیکاری سیاست و احتیکاری دەوڵەتی یا سوڵتەی کردووە لە هەرێمی کوردستان و ئەم هێزە باوەڕی نییە بە شەراکەتی سیاسی لە کاتێکدا ئەم هێزە لە ڕابردوودا بینیمان
لەگەڵ یەکێتی شەراکەتی سیاسی هەبووە لەگەڵ هێزەکانی تر بە هەمووان و ئەم هێزە هەمیشە لە هەوڵی ئەوەدا بووە کە کۆمەڵێ بەهاو کۆمەڵێشت هەیە بنیاتی بنێ لە کاتێکدا هێزەکانی تر یعنی چوزانم لە دەروی پارتی دیموکراتی کوردستان لانی کەم بە زۆر شت هەڵناسن کە ئەم هێزە پێی هەڵدەستێ بە تایبەتی لە ڕووی اقتصادی و لە ڕووی سیاسی خۆ دەزانی ئەم هێزە ئێستا توانیویەتی پەرە بدا بە بواری علاقاتی نێودەوڵەتی لەگەڵ هەرێمی کوردستان توانیویەتی ژێرخانێکی ئابووری تا ڕادەیەک معقول لە ڕێی دەرهێنانی نەوت و ناردن و ساکردنەوەی لە بازارەکان لە هەرێمی کوردستان لە دەروی هەرێمی کوردستان دروست بکە ئێستا خەریشی ئەوەیە کە دەوڵەت دروست بکە یعنی ئەم هێزە خەریشی ئەم شتانەیە هێزەکانی تر خەریشی چین بەڕێز کاک شۆڕش بەر لەوەی وەڵامی پرسیارەکەی بەڕێز بدەمەوە ئێمە کە چوینە ناو دەسەڵات یعنی لەگەر پارتی دیموکراتی کوردستان کە حکوومەتمان پێکێنا پارتی دیموکراتی کوردستان 38 کورسی هەبوو ئێمە ڕێز لە ئیستحقاقی انتخابی هەموو لایەک دەگرین و مەبەستیشمان لە چوونە ناو حکوومەت مەبەستمانەوە نەبوو کە بینە شەریککە گەندەڵی بەڵکو مەبەستمان چاکسازی بوو کە دەشماگووت 4 ساڵی ئارامی مەبەستمان ئەوە نەبوو کە 4 ساڵی ئارامی لەسەر حسابی یاساشتێنی بێ هەر کاتێک یاساشتێنی بکرێت لای بزوتنەوەی گۆڕان هێڵی سوورە ئەمە بابێمە سەر وەڵامی پرسیارەکەی بەڕێزت کە پارتی دیموکراتی کوردستان تۆمەتبار دەکرێوانە نەخێر بە هیچ زۆرێک پارتی دیموکراتی کوردستان ئەوە نییە تۆمەتبار بکرێت بەڵام پارتی دیموکراتی کوردستان سەرۆکایەتی هەرێمی کوردستانی بەدەستەوەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی بەدەستەوەیە مەلەفی نەوتی بەدەستەوەیە مەلەفی علاقاتی بەدەستەوەیە مەلەفی ئەمنی بەدەستەوەیە پەیوەندیەکانی دەرەوە مەلەفی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان سەرۆکایەتەکەی لای ئەوە کۆمەڵێک مەلەفی گرنگی دیکە لای پارتی دیموکراتی کوردستانە خۆەوە بازلەوە دەکە کێچەتی نیشتیمانی کوردستانش خۆ ئێستا گلەیی هەیە لە پارتی دیموکراتی کوردستان کە هەموو جمگە سەرچیەکانی سیاست لە هەرێمی کوردستان لای پارتی دیموکراتی کوردستانە و پارتی دیموکراتی کوردستان ئێستا هەوڵی ئەوە دەدات کە سەرۆکایەتی پەرلەمانی ژوێر بگرێتەوە بۆیە کە باز لەوە دەکرێت پارتی دیموکراتی کوردستان با بڵێن ئەو هێزێکە دەستی بەسەر جونگە سەرچیەکان داگرتووە و دەمێ ئەو بڵێم لە هەر شوێنێکدا لە هەر وڵاتێکدا ئەگەر بێت و دەستا و دەستی دەسەڵات نەبێ مۆنۆپۆلکردنی دەسەڵات هەبێت لەلایەن تاگلایەنێکەوە ئەوە بێگومان نەخۆشی سیاسی ئامادەجی هەیە لەو شوێنە بۆیە هیوادارین لەمە پاش ئێمە سەرجەم هێز و لایەنە سیاسیەکان بگەنە ڕێکەوتنێک و کۆدەنجی نیشتیمانی دروست بێت پرسیار لە بەڕێز بکەم کاکەنگاو ئەمڕۆ یان لەم ڕۆژانەدا گفتوگۆ و خاوەزار لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستاندا هەیە وە قسەش لەسەر ئەوەیە کە هەردوو حزب سەرقاڵی ئامادەکردنی پرۆژەیەکن بەیەکەوە پرۆژەیەکی هاوبەش تاوەکو بیکەنە خاڵ و سنتەری گفتوگۆ لەگەڵ هێزەکانی دەرەوەی خۆیان پێتان وایە ئەمە جوڵەیەشی دیکەی سیاسی لە هەرێمی کوردستان دروست بکەوە ببێ بە سەرەتایەکی تازە بۆ گەڵاڵەکردنی جۆرێک لە شەراکەت و تێپەڕاندنی ئەم دۆخەی کە ئێستای هەرێمی کوردستانی گرفتار کردووە ئێمە هیوادارین سەرجەم لایەنە سیاسەکان بگەنە ڕێکەوتن و ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان هەمیشە دەرگامان کراوە بۆ سازان و ڕێکەوتن و دانیشتن و گفتوگۆ چونکە ئێمە خەباتی مەدەنیمان گرتوتە بەرەوە بەشێک لە خەباتی مەدەنیش بریتە لە گفتوگۆ سازان لەگەڵ لایەنەکان بەڵام لەوە گرنگتر ئەوەیە ئەو کۆبنەوانە لە پێناو کۆبوونەوە نەبێت بەڵکو لە پێناو چارەسەرکردنی قەیرانەکانی هەرێمی کوردستان بێت و ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان ئەولەویەت لای ئێمە بۆ چارەسەرکردن باشکردنی بژێوی خەڵکی کوردستانەوە چارەسەرکردنی قەیرانی دارایی و قەیرانی سیاسیە کە ئێستا دووچاری هەرێمی کوردستان بۆتەوە و ئێمە لە ماوەی ڕابردوودا پارتی دیموکراتی کوردستان لە دانیشتنی یەکەمدا باسی لەوە کرد کە ئەو جارە بێتەوە پرۆژەی خۆی دەبێت ئێمە پێشوازی لێ دەکەین بزانین پرۆژەکەیان چۆنە و میکانیزمەکەیان چۆنە بۆی بگەینە سازان و سازانیش بریتە لەوەی کە من شتێک بسێنم بۆ شتێک بدەم یعنی ئەوە نییە لایەنێک بە تەواوەتی سەرجەم مەرامەکانی خۆی بسەپێنێت بەسەر لایەنەکانی دیکەدا یەک دەقە بۆ تۆ دەگوترێ ئەمە ئەگەر دەست پێ بکاتەوە لە ڕاستیدا ئەوەندەی بۆ ئەوەیە ینی بگەڕێنەوە دواوەوە بگەڕێنەوە بۆ سەرەتای ساڵی 1992 جارێکی کە 50 بە 50 شتی کە لە نێوان یەکێتی و پارتیدا ببینینەوە لە ڕاستیدا بۆ ئەوە نییە ینی
شراکەتێشکە لە نێوان هێزەکاندا خۆی کاک شۆڕژ ئەوەی من ئاگادار بم یعنی بەی جۆرێک گەڕانەوە نییە بۆ دواوە بەڵام ئێستا دۆخێکی لە هەرێمی کوردستانە ئەو کۆی کە لە سەرتا داماژەم پێدا حکومەتێکی بنکەفراون حکومەتێکی فاشیل بووە هیچ نەبێت تەجروبەیەکمان هەیە لە ڕابردوودا ئەم تەجروبەی بە هەموو کەم و کوڕەکانیەوە بە هەموو گەندەڵیانی کە هەیە تەجروبەکە بریتی بۆ لە تەجروبەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرامبەرەوەدا ئێمە پارتی بە بێگومان ینی تعاملکردمان لەگەڵ هاوڕێیان یەکێتی نیشتیمانی کوردستانە لەسەر ئەساسی بەڕاستی کورسی نەبووە لەسەر ئەساسی کورسی پەرلەمانی نەبووە لە قۆناغەکانە بەقەدەرەوەی لەسەر ئەساسی حەجم و خەبات و تێکۆشان و کۆمەڵێک لێک نزیک بوونەوەمان هەبووە لەگەڵ یەکێتیە بۆیە لە ئێستادا کۆبوونەوەکانی پارتی لەگە کۆبوونەوەکانی یەکێتی من نایشارمەوە بە سەراحە دەمەوە باس بکەم چەند ئەگەرێگێ چە سیناریۆیەگێ بۆ تێپەڕاندنی دۆخەکە یەکێک لەوانە پارتی دیموکراتی کوردستان پێشنیاری بۆ هاوڕێیانی یەکێتی نیشتیمانی کوردستان کردووە کە ئەم جارە سەرۆکایەتی پەرلەمان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بێت بەڵام ئەمە بۆ مانایە نییە کە بزوتنەوەی گۆڕان و لایەنە ئیسلامیەکان بەشدارە منە ناو حکومەتە بەڵام با بڵین سەرکردایەتی ئەساسیەکان یعنی حکومەت تەبعیدکردنەوەی پەرلەمان حکومەت جاریکە بە میتۆد و بە فۆرمێکی تر کە دەست بکاتەوە بەکار ئەم جارە ئەبێت لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە وامەیەمەش بڵێم و من ئەمە پێشنیاری منە بەڕاستیەکەی وەکو خۆم وەکوزانە پێشنیارم بۆ قیادی خۆمانەوەیە لە ئینتیخاباتی داهاتوو ئەگەر کرا یەکێتی و پارتی بە یەک لیست بەشدار لە ناو پەرلەمانە بۆی بتوانن هێزیشانە بێ سقلەیشانە بێ هەم لە ناو پەرلەمانە هەم لە ناو حکومەتدا هیچ نەبێت ئەو تەجروبەی کە لە ماوەی ڕابردوودا هەبووە هەم سود وەرگن لە کەم و کوڕێکان هەم بتوانن نموزەجێکی نوێ پێشکەشکەن بە خەڵک بەڕێزە لەبارەی ئەو مفاوەزات و گفتوگویانەی نێوان حزبەکەتان و پارتی دەڵێتی بە اعتیبارەوەی کە نزیشی لە مەکتەبی سیاسی یەشەتی پێم وایە سەرەتایەکی باشە و ئەوەی کە هەلێستەوە ئەو تێڕادنەی یانەیە وا دروستیکەن کە یەکێتی و پارتی ڕێکەکەون بەبێ گۆڕان و لایەنەکانی تر تەنها دەنگۆیە ئەمە پرۆژەیە و ئەم پرۆژەیە یەکێتی پرۆژەی خۆی هەبووە دایەتی بە پارتی و پارتی پرۆژەی خۆی هەبووە و لە نەتیجە پرۆژەیەکی گشتگیری لێ دروست دەکرێت بۆ مفاوەزاتکردن لەگەڵ لایەنەکانی تر و بڕاردراوە کە هیچ لایەنێک پەراوێز بخرێ و یەکێتی سوورە لەسەر و بەرنامە و گوتارانێکی پێشتر هەی بووە بۆ ئەوی بتوانرێ دۆخی کوردستان تێپەڕێنیەوە پرۆژەکەش تەنها پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نیە لە پرۆژەکەیدا نیگەرانی یان چاوەڕوانی سێهێزەکەی تر لەبەر چاو دەگرێت بە تایبەتی لە زۆنەکەی خۆی یەکێتی شەریکە لەگەڵ ئەمە یەکێتی لە سەرەتای تەشکیلکردنەوە حکومەتەوە پێشنیاری برادرانی پارتیەوە بوو حکوومەتی زۆرینە تەشکیلکەین هەردوولان نەمان کرد و دوای جوابدانی وەزیرەکانی گۆڕان زیاتر لە پشەکانی پارتی درا بە ئێمە بە سەرۆکی حکوومەتیشەوە نەمان کرد پێمانە بوو دەبێ هەموو لایەنەکان بەشدار بن وەگەر بەشدارش نەبن لە حکوومەتە تەفاهمێک دروست بێ کە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان بکەوێتەوە گەر پرۆژەکە تەنیا تایبەت نیە بە هەرێمی کوردستان مەسەلەی تعاملکردن لەگەڵ بەغا کێشەی دارایی و کێشەی کاراکردنەوەی دام و دەستگا شەرعیەکان و بەتایبەتی پەرلەمان و تەبعیدکردنەوەی حکوومەت ئەمانەی هەموو لە خۆگرت زۆر سپاس دەکەم زۆر سپاس کاک زانای تۆفیق بەگ چاودێری سیاسی هەروە زۆر بەڕێز کاگێ کاروان یاروەی ڕۆژنامەنووس هەروە زۆر بەڕێز کاکێ هەنگا و هاشیم هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕانکە لە هەولێری پایتەخت لەگەڵمان بوو سپاس بۆ بینەرانی بەڕێزیش دەستان خۆش